والله مولد مهيناي مولد لوماري لبري كهربانيا زور بسارينا هرسي موبايلا هرسي طلبه وشتوي ناسان مولدين هناي مولدم دوني هناي سرمنا جيشتي هوري هاتي مزوري قربارغا زالبان دي راو سايما تا بزانين علاج چن لناكا علاج بكريغا علاج نكريم تساريني والله داوا كارني وي كهرباء كندو چاپ كنو ايش بيب كريت ثم ترسيني ان شاء الله سكورستاني چکە وڵاتانە من هەندی دیتیتم ئەلانە لە تەلەڤیزیۆن شتوێ بینم ئیرانی ئەو شەڕ و جێ سەری کارەبان هەرێ هەی لە بەغدای ئەو مزاهرێ هەی کارەبانێ هەی ئیدی لێرە چنە قەومایە کارەبان نییە و تەنها ترس و ڕاوەشان دایتە خەڵکی وەڵا کۆرمۆرە کوژاندیانەوە بەرێمە نەوێری نەکە بە بۆم بەو شتیوە لێ بدەن ئەمە شتێکی وانە ئەو درۆژانە خەڵک زۆر دێ کارەبانیا خەڵش مەزبوورە بۆلدە لە خۆ پێ بکە شەوێ ڕەمەزانە پاشیوە کارەبای پێ بکە و بۆلدە دەبی مۆلێ گەڕەکانیا ئەو کارەوێ ئێستا ئەشیا زۆر کەمەوە وەڵڵا ئەشیاکەش گران بووە پێشی فرۆشتی مۆلیدی هەر نەبوو ئێستا زۆرە یعنی هەر وشی قەدی بلیاتۆ کە بێ کارەبان والله ماتۆر لە مارێ دەگە کارەبا بۆ کارەبای عام يعني زۆر هەموو شتەکەنەوە بوو یعنی کارەباکەەوە بەس ئێستا کارەبان نەما دەگە و بەزم شەڕی ئیران و دەگە ئەمریکا و بەزم کارەباکەنەوە ئێستاش مۆلدە هاتینە کەونە مۆلدەوەنەوەیش بێکوونەوە کار لەوە کارەبای بە قورعانی سڕەم لە ڕاست هاتنە بە زۆر قەرەباڵغە تەماشەکەم ئەوە قەرەباڵغە لێرە هەموو مۆلدە لە سڕیان گرتیا بەسەکە بیناسم بزانم کەمەگەزن لۆ چاپ بکاتەوە مۆلدەکەی بەخوای ڕۆژێ 50 مۆلیدە و ڕۆژێ زیاترە و شەوە هایسی مۆلیدەی چاکەینەوە یا 20 مۆلدا شەوان هەتا 12 شەو لێرە بین و ئێستا وای لێ هاتێ بوویتە قەیرانی کارەبای قەیرانی کارەبای تاسیل لە مۆلیداتێکە لە هەموو شەشێکە مۆلیدەی پێشە لێرە کەونە بە 6,000 بوو ئێستا بە 8,000 پێشامە بە 20,000 نەکرێت ئێستامە بە 50,000کردن بە 7,000 شەفرۆشنەوە خەڵک هەمووی پێویستی بە کارەبای هەیە ئەوەش وەستا زەمیدش بەخۆ شریکی منە و ئەمە سێ وەستاینە دەگە 4 منداڵە بە بەڕا ناکەین